سەردەمی کۆرۆنا و خۆپارێزیە. ئەم دەلاکە هەر لەگەڵکردنەوەی دوکانەکەی یەکەم کاری پاکشکردنەوەی تەواوی پێداویستیەکانێتی. لەگەڵ چاکردنی قژی هەر کەسێک تەواوی مەکینە و شانە و پێداویستیەکان پاک دەکاتەوە. لە ڕاستیە ڕۆژانە من کە ئێمە دوکان بە بەردەوامی شتەکانم هەمووی تاقیمەکەم، اینجا مشتەکانیشم وا ڕاهێنەوە، هەر پێشتر ئێمە بە ماوەیدیشمان دەکرد، یعنی بەرکەوتن زۆر کەم نەبوو، ئێستا زیاترمان کردووە. مشتەرێک تا کاتی تەواوبوون نەبێ مشتەرێکی تر دانانین، کە ئەم تەواو بوو اینجا ئەوێتە شوێنی، ینی قەڵەباڵغی بەرێکەوتن دوکان دروست ناکەین. مادەکان ئێمە ئیسپەرتۆمان هەیە بە بەردەوامی دوای هەموو مشتەرێک بێ مشتەکانمان تاقیم بکەین، نیوەڕوان و ئێوارانیش بە تاقیمێکی پاکەرەوەی تر ئەویش دوکان و سەر کورسی و مێز و قەنەفە و هەموو شوێنەکانی تر تاقیمەکەین بە دەستی دەرگاشەوە. ئێستا بۆ ئەوەی قەرباڵغی دروست نەبێت بە تەلەفۆن کات بۆ مشتریەکانی دیاری دەکات لە پێناو دروست نەبوونی هیچ جۆرە بەرکەوتنێک. پێشووتریش تەواوی ڕێنمایەکانی خۆپارێزی جێبەجێکراوە، ئەویش لە پێناو تەندروستی و پاراستنی بەرژەوەندی هەمووان، ئەم بەش دەرفەتێکی زیاتر و پاکخاوێنی و کارکردنە. پێشتری شەر ئەم تاقیمانە مەسەرەن وەکو ئەو شتانێتی کە بەکارمانە هێنا پێشتریش بەکارمانە بەس ئێستا زیاترمان کردووە، گینا پێشتریش ئیسپەرتۆ هەر بەکارمانە نەچکار ڕێنمایەکانی تەندروستی وایە ئەبێ بەردەوام ئێمە تاقیم بەکاربێنین، داواکەم هەموو کەسێک خۆی پارێزێت، چکە لەبەرەوەی بەڕاستیان ڤایرۆسێکی خەتەرە لەسەر هەموو کەسێک، پێویستە هەموو کەسێک ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێکە، ئینشەڵڵا هەموو لایە دوورە بن لەم. سەرتاشخانەکان لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا مەرجی تەندروستی و ڕێنمایی تایبەتیان بۆ دیاری کرا تا لەو ڕێگەیەوە هاوڵاتیان و وەستاکان سەلامەت بن. ژمارە ڕۆڤگەلی کوردستان، سلێمانی.